زکرکردن یەکێک لە کۆڵەکەکانی زەماوەندی پیرشالیار لە هەورامانە. ئەم ڕێوڕەسمە هەموو ساڵێک لەم ڕۆژەدا بەرەو دەچێت. ڕەوایەتی جیاواز بۆ پیرشالیار هەیە. هەندێک پێیان وایە بۆ ئاینەکانی پێش هاتنی ئیسلام دەگەڕێتەوە، بەڵام بۆ ئەوەی زیندوو بمێنێتەوە لە کاتی هاتنی ئیسلام لەگەڵ دۆخی نوێ خۆی گونجاندووە. ڕەوایەتیش دەکرێت کە کچی شای بوخارە بە ناوی شابەهار خاتوون نابیست بۆ شیفا بۆ لای پیرشالیاری هێناوە و کچی پاشا لەگەڵ گەیشتنی بۆ ماڵی پیر چاک بۆتەوە. خەدیمی بە ئەوە ئێمە قسەیان بۆ ئێمە کردەبێ ئەم زەمانە پیشاریار هیچ چیکی نەبوو، وتیان ئاغا زەماڵنی بۆکەن خولاسەی کابرا چون پیازی هێنا، پیاویە کابرا چون ترشی هێنا، کابرا چون بەرزکەنە نانی هێناوێ، کابرا چون خولاسە نۆکی هێناوێ. ئەوە شتێکی زەمان جەمیان کردە بۆ پیشاریاری هەورامان. ئەوە زەمانی بۆ کردگە ئیسا ئەم مەراسمێ ئینی ئەم زەمانی قەدیمەسێ. ئەم ڕێوڕەسمە لە بڕگەی جیاواز پێک دێت. ئەو کەسانەی مەڕەکانیان نەزر دەکەن مەڕەکانیان دێنە بەردەم ماڵی پیر. گۆشتی مەڕەکە بەشێکی بەسەر خەڵکدا دابەژەکرێ و بەشێکی خواردنێکی تایبەتی لێ دروست دەکرێت. ئەمەش بەسەر ئەو خەڵکەدا دابەش دەکرێت کە لە ڕێوڕەسمەکەدا بەشدار. دەگوترێ ئەمە هەر ئەو خواردنەیە کە پیرشالیار 950 ساڵ لەمەوبەر خواردوویەتی. بەو بۆنێەوە کە گوایە پیشالیار زەماوەنی کردووە، خەڵکێکی زۆر کۆبووەتەوە. ئێستا لە خانۆکی پیشالیارا خەریکی ئەم بەیانی حیوانێکی زۆریان سەربڕیوە، خەریکی چێژ لێنانن بۆ دوای عەسر ئەتر ئەو چێشتە بەش ئەکەنەوە و خەڵکی ئەو زیکر و تەهلیلەی کە وەختی خۆی باو بۆ کراوە ئێستا بەو شێوەی ئەکرێت. ڕێوڕەسمی پیرشالیار ساڵانەکە سەرنجی گەشتیارانی ڕاکێشاوە و جگە لە ڕۆژهەڵاتی کوردستان گەشتیاران لە بەشەکانی دیکەی کوردستان و ئێرانی شەوەڕوو لە هەورامانی تەخت دەکەن. بەڵام بنەما گەشتیارەکانی بە گوێرەی پێویست ڕێک نەخراوە. کورد چوارپارچەی کوردستان، کوردستانی باکوور، باشوور، ڕۆژهەڵات، گشتی کوردەکان ڕیشەوە یەک فەرهەنگ و ڕسومات گشتی و یک گره خواردیه. ممکنه حالا گرد گویش و تلفظ یک کمی گر یک مشکل داشتین، ولی گشتیان و یک ریشه و یک بنام هستن. زەماوەندی پیرشالیار 3 ڕۆژ دەخایێنێت و لەم ماوەیەدا هەموو کاروبارێکی ئەم شارۆچکەیە ڕادەگیرێ. خەڵک خۆیان بۆ جێبەجێکردنی ڕێوڕەسمەکە تەرخان دەکەن.